سپاسی هاوڵاتیانی بارزگای سلێمانیەکەن دەتوانین بڵێن لە ساڵ 90 زیاتری هاوڵاتیان پابەندن بە جێبەجێکردنی ڕێنماییەکان تەنها لە ساڵ 10 ئەرکی کەوتۆتە سەرشانی ئێمە چونکە ئەگەر ئەو لە ساڵ 90 پابەند نەبن بەدڵنیایەوە بێمە جێبەجێ ناکرێت بۆ ئێمە سپاسی هاوڵاتیانەکەین ئەو کەسانش کە تا ئێستا پابەند نەبوون تکایان لێکەین لەبەر خاتری خۆیان لەبەر خاتری ماڵەکانیان لەبەر پاراستنی شارەکەمان لەبەر پاراستنی وڵاتەکەمان لە ماڵەکانیان بمێنەوە چونکە دڵنیاتانەکەمەوە لە دووسێ ڕۆژی ڕابردووە مەترسیەکە زۆرە ئەگەر بەم شێوەیە پابەندی ڕێنماییەکان نەبین لە ڕۆژانی داهاتوە چەند هێندە ژمارەی توژمان زیادکە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئەو کاتە دۆخەکە لە دەست دەرەچێت بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم وەکو سەرەتای بڕیاری قەدەغکردنی هاتچۆ پابەندی ڕێنماییەکان بن لە ماڵەکانە نێنە دەرەوە مەترسیەکە لە یەکەم جار زیاتر ئێستا ئەگەر فرۆشگایەک یا سوپەرمارکێت یا گەنجینەیەک بێ خۆراقکاری بکات شت نایە بە هاوڵاتیان ئەو مارکێتە بێ هەڵسێ بەرزکردنەکان ئەو ئێمە هەڵسین بە داخستنی شوێنەکەی واشین بەدادگا لەبەرەوە ئێمە دووبارە سێبارەکەینەوە ئاگاداری سەرجەم فرۆشیارەکانی شاری سلێمانەکەینەوە هەچ کەسە نرخ بەرز کاتە بە هیچ جۆکارێک ئێمە هەڵسین بە داخستنی شوێنەکەی بەڵێ ئەوەی مای دڵخۆشیە دوای ئەوەی سەردانی بەڕێز وەزیری بازرگانی پیشەسازی بۆ شاری سلێمانی سەردانی چەند گەنجینەیەکی خۆراکمان کرد زۆر دڵخۆش بووین کە ئەوەی کە بینیمان لەو شوێنانەیە کە ترێڕاوەستا و بارهەگەڵاوەستا و شوێنی نییە دایگرێ یعنی ئەمە ئەوە گەیەنێ کە سەرجەم گەنجینەکان پڕن لە خواردن و دەواازە سروورەکان هەموو ڕۆژە کراوەیە و بازرگانەکان سەرجەم ئاسانکاریان بۆ کراوە بۆ هێنانی کاڵاکانیان بۆ ئەوەی بە هیچ شێوێک لە سنوورەکان ڕانەوەسن و تا پشکینەکانیان دەرەچێت.